ئەوەی بە دوو بەشێکیان سەردی تاریخی کورد لە سووریا لە بیدایەتی 2011 کۆڕزگاری بوو هەتا دەگەینە ڕوخانی ئەسد بەشی دووەمیشیان ئەو تەتەوراتانەی چەند دوای هەشتی مانگە تاوان هەمووی بە کورتی باز دەکەم بەڵام بەش یەکەمیان ڕەنگە بڕێک درێژە بچێشی نۆی ئازاری 2011 لە درعا هەندێک منداڵ شتیان سەر دیواری نووسی بوو ئەو نووسینە سەر دیواری تەحویل بوو لە بۆ گرتنەکە تەحویل بوو لە بۆ مزاحرات و بووە کلیلی ئەوەی بیدایەت ناوێنێ نابوو ڕاپەڕین یان بە ناگەر ئەمن بەخۆم پێم وایە حرەکەیکی چەکداری دروست بوو بۆ حرەکە چەکداریە بەڕێی خۆم لەدایک بووی کۆمەلگای سووریانە بوو یعنی لە دەرەوەی سووریا پێشتر تەختیتی بۆ کێشرا بوو هەر حاڵتە تەوری کرد دوای چەند هەفتەیەک لە کوردستانی لە ڕۆژ ئاواش بە هەمان شێوە ینی ئەو ئاگری کە لە دەرعا دروست بوو گەیشتە ئەوێ کە گەیشتە ئەوێ خۆپشاندان دەستی پێکرد لە ڕۆژ ئاوای کوردستان لە شارە کوردیەکان لە عامودا و لە قامشلی دەستی پێکرد شعاری خۆپشاندەران دوو شیعار بوو عەرەبەکان شیعاری ئیسقاط نظام ڕوخێ نظام کوردەکان کەمتر ئەو شعاریان بەرز کردەوە لەبەرچە چونکە خەمی کورد زیاتر ڕزگار بوون بوو نەک ڕزگار بوون لە ئەسد یعنی حەق و حقوقی کورد اینجا چاکسازی لە سوڵتە لەگەڵ دەستپێکردنی مزاحرات تورکیا دەستی کرد بە دروستکردنی ئیتارەکی سیاسی و حرەکاتی چەکداری ئیتارە سیاسەکە بریتی و لە ئەتیلافی وەتەنی یان ئەتیلافی معارەزەی سووری کە سەر بە تورکیا بوون ئیتارە عسکەریەکە یان حرەکە عسکەریەکە زیاتر هەم عەرەبی شۆڤینی بوون هەمیش ئیسلامی متەتەڕیف بوون لە کوردستانی ڕۆژ ئاوا ئەحزابی کوردی لاواز بوون يعني بس حزبەکەی مامۆستا حەمید دەروێشە بوو و حزبەکانی دی هەبوون بەڵام لاواز بوون ڕاستەکەی زۆربەی حزبەکانیش بە زۆرێک لە زۆرەکان پەیوەندیان لەگەڵ ڕژێمی ئەسەد هەبوو بەڵام ئەو پەیوەندیش مخابراتی نەبوو نا بەعکسەوە ینی سروشتی ڕۆژ ئاوای کوردستانەوە بوو نظام دەیزانی ئەو حزبانە هەن دەیزانی هەن و زۆرێک لە تەعاملش لەگەڵ دەکردن بەڵام تەعاملەکە تەعاملیشی ڕەسمی نەبوو تەعاملشی ناڕەسمی بوو لەگەڵ دەکردن حتا یەکتریشیان دەدیت بەڵام ئاستیشی خوار یان لە خوارەوە یەکتریان دیت ئەو کاتە ینی ڕێخستنی پەکەکە هەبوو لە ڕۆژ ئاوای کوردستان بەڕاستی ڕێخستنی پەکەکە ڕیشڕە گوروشی لە مێژە لە ڕۆژ ئاوای کوردستان لە سووریا هەیە لە دیمەشقەوە بگرە تا دەگاتە دیریک ینی ئاخر نقطەی کە دەربازی ڕۆژ باشووری کوردستان دەبی لەبەرچە کورد لە سووریا بە شێوەیەکی گشتی لەو فترەیەکە لە 1970 تا 2011 لەبەرەوەی دایمەن شعوری بەنەبوون دەکرد بەنایان دەبردەچیت گەنجەکانە دەبوونە پەکەکە لەوێ لە ناو پەکەکە هەستیان بەبوونی خۆیان دەکرد بە تایبەتیش ئەو کوردانی کە ناسنامەیان نەبوو یعنی ناسنامەیان لێ زەوت کرابوو بە سەبەبی سیاسەتی تعریب ئەو گروپانە کە دەستیان بە جموجۆڵ کرد عەرەبەکان شیعاری بڕوخێ نظام نظامیان بەرز کردو چی ترساند سووریای ترساند ئەسەدی ترساند ئەسەد ترسی هەبوو لە هەموو لایەک خۆپشاندان دەست پێ بکە و فعلی نظام بڕوخێ و ئەو گروپانەی کە چەکدار بوون هەندێک منتیقایان داگیر کرد لە ینی کە گەیشتە نهایەتی 2011 هەندێک ناوچەیان داگیر کرد لە سەرەکانیان داگیر کرد تقریبا هەتا گرسپی بە فترەی جودا داگیریان کرد ئەسەد پێویستی بۆ بوو کە پلانێک دابڕێژن بۆ ئەوەی حیزامێک دروستکەن ئەو ترسی تورکیا لە خۆیان دوور بخەنەوە کورد بکەنە ناوچەی تامپۆن لەگەڵ تورکیا یعنی کورد بەکار بینین ئەو فترەیە بۆ ئەوەی ڕوبەڕووی تورکیا ببنەوە و ترسی ڕوخانی ئەسەد نەهێڵن بۆیە هەستانچیان کرد هەستان زۆرێک لە ینی شل بوون لەگەڵ کورد لەو ناوچانە و کوردی شیعرەکانی خۆی نزم کردەوە بۆچی بۆ تەنها بۆ داوای مافی حەق و حقوقی خۆی بکە لە سووریا بۆ ئەوەی کە ئەو پلانە سەر بگرێت پێویستیان بە یان ڕێخستن هەبوو یان بە حزب هەبوو بۆی ئەویش بگرتە ئەستۆ سەرەتا ڕێخستنەکانی پەکەکە لەوێ تەنسیقیاتی گەنجانیان دروست کرد یعنی ڕێخستنەکانی خۆیان ینی گەشاندەوە و لە کوچە و کۆڵانەکان دەستیان بە خۆپشاندان کرد زۆرێک لە هەبوونیان هەبوو یعنی جیاواز بوو لە منتیقەکانی دیکەی کە خۆپشاندان دەکرێت زەبط و ڕەبتی کەمەکە بوو سەرەتا ئێران هاوکاری سووریای کرد بۆ ئەوەی بتوانن هێزێک ببنە ئەو منتیقانە بە درێژایی سنوور لە دێریکەوە هەتا دەگاتە ئەو ناوچانەی کە کوردی لێە بیبن بۆ ئەوەی هێزەکە بیت ئوموری ئەو ناوچانە بگرتە دەست چەکی سووچیان پێبی مفاوەزاتیان لەگەڵ پارتیویچێتی کرد بۆ ئەوەی هەندێک هێزی پێشمەرگە بنە ئەو ینی تەرحەکە بوو پرۆژەیەکە بوو بۆی هێزی پێشمەرگە بنە ئەو ناوچانە و کۆبنەوەات کرا کۆبنەوەی کرا لە لوبنان
حسب ئەو زانیارەیە هەنە تەبەن کۆبنەوەکرا قاسم سلێمانی کردی لەگەڵ پارتیویشێتی و کۆبنەوە لە هەولێریش کرا بۆی جاری کەم تەرحەکە و 15,000 چەکدار بنە ئەو منطقەیە بەڵام هێدی کەمیش کراوە بۆ 5,000 چەکدار ئێران حاضر بوو کە هەم تەسلیحیان بکە هەمیشتەندە کاوکاریان بکە جلوبەرگ بۆی لەو ناوچانە بمێنەوە بەڵام تورکەکان پێیان زانی کە پێیان زانی ئەو پلانە سەری نەگرت کە ئەو پلانە سەری نەگرت ئەوان وەختیان لە بەردەستدانە بوو یعنی هێدی قات نزیک دەبوو لە نهایەتی 2011 وەختیان لە بەردەستدانە بۆ هەستان بەنایان برد بۆچی بەنایان برد بۆ ئەوی داوا لە پەکەکە بکەن ئەو ئیشە بگرتە ئەستۆ پەکەکە زۆر چالاک بوو بۆ پلانی ڕقمبی هەم سووریا بوو هەمیش ئێرانیەکان بوو لەبەرەوەی پەکەکە پێشتر حیزبێکی لەو ناوچەیە دامەزراندە بوو بە ناوی پەیەدا لە نهایەتی 2011 یان ناوەڕاست مانجی 2023 دامەزراندە بوو حاضر بوون حازینەیەکیش هەبوو یعنی ڕێخستنی پەکەکە بۆ خۆی هەبوو و حزبیش هەبوو و ڕێخستنێکی دیکەش هەبوو ینی سنتەرێکی بڕیاری دانیش هەبوو لە دەرەوەی سووریا زۆر بە ئاسانی دەیانتوانی ئەو ئیشە بگرن ئەستۆ بۆیە جگەلەوەی کە کورد ڕاپەڕی کە جگەلەوەی کە زمینەیەکە بۆ ڕاپەڕین کورد زۆر پڕ بوو 70 ساڵ بستەمیلی دەکرا حاضر بوو بۆ ڕاپەڕی لە هەمان کاتدا ڕێخستنیشە بوو ئەو ئیشیان تەسلیم کردن ڕاستیەکەی جگەلەوەی کە کورد هەندێک ناوچەی بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆل کرده بوو بەڵام کۆنتترۆلکردنیش سەربازی نەبوو هێزی عسکەری هەبوو بەڵام چاپۆشیان لە خۆپشاندان دەکرد ئەمجارە چیان کرد ئەمجارە هەستان ناوچەکانی تەسلیم کردن یعنی قامشلیان تەسلیم کردن ناوچە شارەکانی دیکەیان تەسلیم کردن هێزی عسکەریەکەیان لێ کێشایەوە یعنی سووریا لەو منطقانە کشاوە کە کشاوە ئەو حزبەی کە هەبوو پەیەدا ئوموری گرتە دەست گوموری چی کرد دەست خۆ معاش نەدا خەڵک هەر تەنها تەوازودی عسکەری یعنی سەوری هەبوو چەکی سوچیان لابوو ئوموری ئەو ناوچە وەکو لە ڕووی ئەمنیەوە گرتیانە دەست ئەو گروپانەی دیکەی سەربەتورشیا بوون هەندێک منطقەیان کۆنتترۆل کرد هەندێک ناوچەیان گرت لە سەرەکانی گرتیان هەتا گرێسپی مسافەکەی تقریبا 120 کیلۆمەترێکە ئەو ناوچەیە کوردی لێیە بەڵام کورد زۆرینە نییە بە تایبەتیش لە گرێسپی کورد زۆرینە نییە یعنی بە نزیکەی کەمینەیە لە خوار لە سەدی 50 ئەو منطقانە کە تەسلیم کران هەندێک منطقیان تەسلیم نەکرد یعنی ڕژێمی سووریا تەسلیمی نەکرد بۆ نمونە مڕبعی ئەمنیان تەسلیم نەکرد یعنی لە حەسەکە تەسلیمیان نەکرد لە قامشتی تەسلیمیان نەکرد و مەتاری قامشتیشیان تەسلیمی کورد نەکرد ئەو شوێنانەمانەوە هەتا ڕوخانی ئەسد سەرباری ئەوی بچوو کران و تەوقیان لەسەر گچکەکردنەوە بچوو کرانەوە بەڵام ئەو ناوچانە هەر لە ژێر کۆنتترۆلی ئەسەددا بوو و لە زروفێش تایبەت بوو کورد لە سەرەتای 2012 هەستا ئیدارەی خۆسەری دروست کرد یعنی دەستی کرد بەچی بۆی کە ئیدارەیەک دروست بکە ئەمرواقع ئیدارەی ئەو ناوچانە بدە لە هەمان کاتدا کە ئیدارەی خۆسەری هەبوو ئیدارەی دەوڵەتی سووریش هەبوو پێی دەگوترا دەوایی دەوڵە ئەوی دیکەش ڕێڤەبەری خۆسەر یعنی دوو دایری لە پاڵیەک هەتا ڕوخانی ئەسەدیش هەر ماوە و ئێستاش یەکێک لە گرفتەکان ئەوەیە ئەو دائیرانەی کە پێی دەگوترێت دەوایری دەوڵەت دەمێنن یان نامێنن شەرعیەتی دەستوری لەمە دوا دەست پێ دەکە یان ناکە بۆی ئەو دائیرانە بمێن یان نا لە 2013 کورد دەستی کرد بە ڕزگارکردنی سەرەکانی تاگرێسپی فعلا ڕزگاریان کرد لەبەرەوە گروپانە تیرۆریستی بوون و سەریعیش ڕزگارکران لەبەرەوە حازینەیەکە بوو کورد بە ئاسانی توانی ئەو ناوچانە ڕزگار بکە و لەو سەر و بەندەدا گروپی تیرۆریستی دروست بوون داعش دروست بوو جەبهەت نوسرە دروست بوو ئەو گروپانە بوونە سەبەبی ئەوەی کەوا ناوچەی زۆر لە سووریا داگیر بکەن کۆنتترۆل بکەن ئیدی گەیشتە ئەوەی کە شەڕی کۆبانی دروست بوو بۆیە بە خێرایی باز دەکەم بەشی دووەم ڕەنگە گرنگتر بیلەوە کە ویستیان کۆبانی دروستکەن کۆبانی بووە نقطەی تەحول لە بەنسبەت ڕۆژاوای کوردستان یعنی کەوتنی مقاومەی کورد لە کۆبانی بۆ سەرەتایەکی تازە لە بۆ کورد لە ڕۆژئاوای کوردستان سەرەتای تازەکە بوو کە بە سەبەبی کۆبانی کورد پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەوروپا بۆ دروست بوو لەگەڵ ئەمریکا بۆی دروست بوو لەبەرو هیچ پەیوەندیەک لەو فترە زەمەنیەی 2011 هەتا 14 هیچ پەیوەندیەک نەبوو مجرد کورد بۆ خۆی لەبەرەوەی هێزێکی کاریگەر هەبوو لەو ناوچانە و بەڕاستی ئەو هێزە شەڕکەر بوو بسەکی متەوازع و پشتیوانی خەڵک زیاتر شەڕ دەکرد بەڵام دوای لە سەرەتای دروستبوونی شەڕی کۆبانی یەکەم تیمی مخابەراتی کە بچی ئیستیکشافی ڕۆژئاوای کوردستان بکە معلومات بگواستەوە لە بۆ غەرب فەڕەنسیەکان بوون
لە شنگالەوە پەڕینەوە کاک ناسر ڕەنگە بزانی لە شنگالەوە پەڕینەوە بۆ فترەیەک لێمانەوە واقعی ڕۆژئاوای کوردستانیان گواستەوە ئەو بۆ سەرەتا ئەوەی کە کورد پەیوەندی لەگەڵ ڕۆژئاوا بۆ دروستبی و ئەمریکا هاوکاری کورد بکە لە ڕۆژئاوای کوردستان و ئەمریکا بۆ سەبەبی ئەوەشکەوە کۆبانی نەکەوی و هاوکاریان بکە سەبارەت بە پەلاماردانی تورکیا لەو ناوچانە لە فترەی 2012 هەتا چاردا چەند جارێک محاولە کرا لەبەر یەک حزب لە ڕۆژئاوای کوردستان بوو سەردەست بوو کە پێیە دەبوو ڕاستیەکەی هیچ ئەنجومەنێک یانبەرەیەکی کوردستانی لە ڕۆژئاوای کوردستان نەبوو و هیچ هەڵبژاردنێک نەبوو هەتا شەرعیەتی دەستوری جەماوەری هەبی بۆ ڕۆژئاوای کوردستان هێزێک هەبوو پێیە دەبوو هەم هێزێکی عەسکەری هەبوو هەم هێزێکی سیاسی بوو هێزی سەردەست بوو زۆر محاولە کراکەوە ناوماڵی کورد ڕێک بخرێتەوە بەڵام سەری نەگرت ڕێککەوتنی هەولێر دهۆک هەوڵدرا بەڵام هیچ نەگەیشتن نەتیجە نەتواندرا ئەنجومەنێک یان چوارچێوەیەکی سیاسی کوردی گشتگیر هەموو لایەنەکان لەخۆ بگرێت لەوێ بێکەوە بڕیار بدەن لە باشووری کوردستان بەرەی کوردستانی هەبوو دەیانتوانی لە دوای ڕاپەڕین بەرەیکی کوردستانی دروست کراوە بێکەوە کۆ دەبن و بڕیارەندا بەڵام ئەو بەرێ لەوێ دروست نەبوو هۆکار زۆر بوو پێم وایە هۆکاری سەرەکی دەستوەردان بوو لاوەیەکەوە نەیهێشت ئەو بەرێ لە ڕۆژئاوای ینی ئەو چوارچێوە سیاسیە دروست بیت ینی دوا بەدوای ئەو گۆڕانکاریانە لەبەرەوە هیچ چوارچێوێکی سیاسی نەبوو یەکێک لە مشکلەکان ئەو بوو کە چوارچێوی سیاسی نەبوو بەڵام کاتێک 2015 کە هەسەدە دروست بوو هێزی سووریا دیموکراتی زەکانی سووریا دیموکرات بەرەبەرە خوێن هاتە بەر ئەو شەرعیەتە یعنی شەرعیەتی سەوری دروست بوو شەرعیەت سەوریەکە لەوەیکەوە مەزلوم کۆبانی بووە مەزلوم عەبدێ بووە سەرۆکی ئەو هێزە بۆ فەرمانداری ئەو هێزە ئەو هێزە تەحویل بوو بۆ هێزێکی نەوعەما شەرعیەتی سەوری وەرگرت و فەرماندەکەشی ڕۆڵی ڕێبەرێکی سیاسی بینی کەمێک لەو کێشەیە کەمبوویەوە کە کورد لە ڕۆژئاوای کوردستان چوارچێوەیەکی سیاسی گشتگیری نییە کەمێک لەو کێشەیە کەمبوویەوە بۆ چونکە ئەو هێزە توانی زۆربەی ناوچەکانی باشووری قامشلی حەسەکە ڕزگار بکە و داعش دەربکە لەو ناوچانە سبغەیەکی سیاسیشی وەرگرت جگەلەوەی کە ینی هێزێکی عەسکەری بوو سبغەیەکی سیاسیشی وەرگرت و فەرماندەکەی ڕۆڵی ڕێبەرێکی سیاسی بینی هەروەکو چۆن ئێستا لە سووریا لە دیمەشق هەمان ئەو سیمایە هەیە ینی ئەحمەد شەرع یان محەممەد جۆلانی لە کاتێکدا کە فەرماندەی هێز بە ناوی فەرماندەی هێز بدایەت وەسف دەکرا بەڵام ئێستا حالی حاضر وەکو ڕابەرێکی سیاسی موقت لە دیمەشق ڕۆڵی خۆی دەبینی لە ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە هەمان سروشتی هەیە کە مەزلوم کۆبانی هەمان ڕۆڵ دەبینی هەم فەرماندەی سەربازیە هەمیش یعنی ڕۆلی پیاوێکی سیاسی سەرکردەیەکی سیاسی دەبینی ڕۆلی مفاوەزات دەبینی ینی دەتوانین مفاوەزات کە لە باتی کورد لەگەڵ دیمەشق لە فترەی 2011 هەتا دەکاتە 2018 چەند جارێک ناوی ڕۆژئاوای کوردستان گۆڕاوە سەرەتا بیدایەتەکە ناوی ڕۆژئاوای کوردستان بوو سەرەتا دوای کردیانە ئەنجومەنی فیدرالی ڕۆژئاوا سلاش باکووری سووریا پاشان لە 6 ئەیلولی 2018 ناوەکەیان بەڕەسمی گۆڕی لە بۆ ڕێبەبەری خۆسەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا ینی ئیدارە ذاتیە شەمال شەرق سووریا ینی قوارەیەکی قەومی کە ناوچەکانی کوردستان بوو ناوچە کوردستانەکان بوو لەدەست پێ دەبوو بەڵام لەبەرەوەی خاچیشی زۆر زیاتر لەو سنوورە کۆنتترۆل کرا ڕزگار کرا ناوی لێ بنین کەوتە دەست ئەو هێزانە بۆ ناوەکەیان گۆڕی بۆچی بۆ شەمال شەرق سووریا بۆ ئەوی بە قوارێکی جوغرافی نەک قوارەیەکی قەومی چونکە هەر کورد لە ڕۆژئاوای کوردستان ناژی ئەو سنوورە ئێستا لە ژێر دەستی هەسە دەدایە بە نزیکەی 45 بۆ 48 هزار کیلۆمەترە ڕوبەری کۆی ڕوبەری سووریا 183 هزار کیلۆمەترێکە یعنی تقریبا دەکات 125 لەوە 26 سووریا ئێستا لە ژێر کۆنتترۆلی هێزەکانی سووریای دیموکراتە و ئەو ناوچانەی کە لە ژێردەستی جۆلانیدایە بە نزیکەی لە 1969 1969 بۆ هەفتایە 3 لەبەردەستی دروزەکانە 4 بۆ 5 لە دەستی تورکیا عفوا پێشتر لە دەستی جۆلانیدا بوو 5 بۆ 6 لە بەندەستی تورکیایە یعنی تورکیا کۆنتترۆلی ئەو ناوچانێک کردەوە تا ئێستا تەسلیمی سووریای نەکردوەوە بە نزیکەی 9 بۆ 10 هزار کیلۆمەتر دەبێت طبعاً
بە گرێسپی بۆ سەرەکانی بە عفرین بە ئەو ناوچانێک کە دەکەونە باکووری حەلب. ژمارەی دانیشتوانی سووریا ئێستا ئەم کەمە خلافم لەگە دکتۆر هەیە لە مەسەڵی ژمارە دانیشتوان. ژمارە دانیشتوانی سووریا ئێستا بە نزیکەی 25 کەسر، یعنی 25 و هەندێکە. کورد لەو ڕێژەیە بە نزیکەی بەوەی ئەمە کەت بە دوواداچوون کردووە و تاقیبات بە نزیکەی 4 بیلیۆنە بەوەی بە کوردی قسەی دەکا، بەوەی بە کوردی قسان ناکە. کورد لە سێ جێی سووریایە بە شێوەیەکی ڕسەرکی لە دێریک هەتا دەگاتە عفرین حتا کۆبانی ئەو ناوچەیەکە بە فعلی بە تایبەت شریتە حدودیەکەی زۆربەی کوردن سەرباری ئەوەی کەوا هەندێک ناوچە هەیە عەرەبە، یعنی مەسەلەن بۆ نمونە لە قامشلی ڕەت دەبی عامودە لە عامودە ڕەت دەبی سەرەکانی، بەڵام سەرەکانی زۆربەی کورد نییە، یعنی لە سەرەکانی و هێدی کورد کەم دەبتەوە تا دەگاتە گرێسپی ئەو مەسافەی 100 کیلۆمەترێک دەبی ئەو مەسافەی کوردی لێ نیە ڕاستەکەی سەرەکانی گرێسپی کوردی لێ دوای دەچینە کۆبانی زۆربەی کووردە بە 95 بەرەو ژووری کووردە لەبەرەوە یعنی قەتع هەیە لەو ناوەی لەو بینەی یعنی پچڕی هەیە لەسەرەوەی کە کورد تا دەگاتەوە بە نزیکەی ئێستا بەپێی ئەو داتایی ئێستا هەیە ئەوەی کەوان بەخۆشیان ئەلانیان کردیا کەمترە لە 2 ملیۆن کەس، یعنی 2 ملیۆن کورد کەمترە لەو ناوچانێک کە زۆرترین ڕێژەی کوردی لێیە دانیشتوانی کوردی لێیە. ئەو ڕێژەیە ڕۆژاوای کوردستانە هەمویان بە کوردی قسان دەکەن و فەرهەنگ و کولتوری کوردەواریان هەیە و فعلی ڕۆژاوای کوردستان ئەوەیە کە لە ڕووباری فرات دەپەڕینەوە دێنە گەینە عفرین و باکووری حەلب ئەو ناوچەیە کوردی لێیە و بەشەشیان بە کوردەواری هەر جلوبەرجی کوردەواری و بە کوردی قسە دەکەن و بەڵام هەندێک مناوچە هەیە ئینسیهاری کردووە، یعنی مۆچی کوردەواری پێوە نمایە. بۆ نمونە ئەشرەفیە و ئێمە ئەشرەفیە و شێخ مەقسوودمان هەیە و عفرینمان هەیە و باشووری عفرینمان هەیە دەوروبەری عفرین ئەگەر گوندەواری عفرینمان هەیە لەو ناوچەیە بە تەقدیر دەکرێت کورد بە 1 ملیۆن کەس تەقدیرە. ئێمە هیچ ڕێژە و ژمارەیەکی کۆنکریتیمان لەبەردەستدانە لەبەروی ینی وەزعی کورد لە سووریا ئەسڵ ناڕۆشنە بەڕاستی وەکو ژماری دانیشتوان بە نزیکە 1 ملیۆن کورد، بەڵام ڕاستەکەی زۆربەیان کوردی نازان و بەشێکیان هەر تەنها دەڵێن ئێمە کوردین، یعنی فەرهەنگی کوردەواریان و جلوبەرجی کوردەواری زمانی کوردی نازانن. مەسەلەن جەبەل ئەکراد هەیە ئەوەی کە دکتۆر سەربەسیش باسی کرد. دێنە مەنتیقەیەکی دیکە دیمەشق 2 ناوع کوردی لێیە، کوردێکیان لە ڕوکنەدینن یعنی حەیەکرات ئەو گەڕەکە گەورەی کە کۆنە تەمەنەکەی دەگەڕێتەوە پێش سەلاحەدین و دوای سەلاحەدین هەتا دەگاتە ئێستا ئەوانە زۆربەیان کوردیان لەبیر کردیە، جلوبەرجی کوردیان لەبیر کردیە، بەڵام ناوی عائیلەکانیان کوردیە بەشەکەی دیکەیان لە جەبەل قاسیونن لە گەڕەکەشکە ناوی زۆراڤایە ئەو کوردانە تەمەنیان زۆر لە مێژنیە لەوێنە، یعنی عمریان 56 ساڵەکە عمری 70 ساڵ ئەو پەڕی ئەو کوردانن کە بە هەر سەبەبێک لە ڕۆژاوای کوردستان هجرەتیان کردیە چوون لەوێ نیشتجێ بوون. ئەوانە زۆربیان کوردی دەزانن، پەیوەندیان لەگەڵ ڕۆژاوای کوردستان هەیە و زمانی کوردی ینی پەیوەندیشی باشی لەگەڵ ئەحزابی کوردی بە تایبەتی پەکەکە هەیە، چکە پەکەکە بوونێکی زۆر باشی هەبوو لە دیمەشق بە سەبەبی بوونی عەبدوڵڵا ئۆزەلان ڕێبەری پەکەکە لە بۆ فترێکی زۆر لە دیمەشق، یعنی ئەو ڕێخستە لە یازال مایە. ئەوەی دیمەشق تەقدیر دەکرێت بە 1 ملیۆن، دکتۆر گوتی 1 ملیۆن، کەواتە ئێمە ژمارەیەکی سەرەتاییمان لایە کە کورد لە سووریا بە نزیکەی 4 ملیۆن کورد تەقدیر دەکرێت، 4 ملیۆن کەس تەقدیر دەکرێت کە دەکاتە بەپێی ئەوەی کە تقریبا دەکاتە 118 لە بۆ 19 سووریا، عەفوەن 112 سووریا تا 12 عفوا 118 لە بۆ 19 118 لە بۆ 19 سووریا، یعنی بە ڕێژەکەمان لەبەردەست نییە بە تەواوی ئەو ڕێژەیە باسی دەکەین بەوانەیە کە کوردی دەزانن بەوانش کە کوردی نازانن، یعنی بەوانەیە کە زمانی کوردیان لەبیر کردیا بەوانش کە زمانی کوردی دەزانن، ئەوانن کە پێیان وایە کوردن، یعنی ئینتیمای کوردایەتیان هەیە، یعنی شعوری کوردایەتیان هەیە، شعوری کورد بوون. سەبارەت بە ڕۆژاوای کوردستان ژمارەی دانیشتوانەکەی تا ئێستاکە تەقدیر دەکرێت بە 4 ملیۆنی و هەتا 5 ملیۆن کەس، یعنی ئەو کەسانێک ئەو ژمارەی دانیشتوانی سنووری ڕۆژهەڵاتی فورات تقریباً بە 4 ملیۆن نیو لە بۆ 5 ملیۆن بە پێی تەسریحی خۆیان، یعنی تەسریحی بەرپرسانی ڕۆژئاوای کوردستان. لەو ڕێژەیە کورد کەمتر لە 2 ملیۆنە تەقدیر دەکرێت ڕێژەکە لە بینی 27 هەتا 30 کورد،
يعني ڕاستەکەی تەقدیرەکە تەقدیرە ئێمە ناتوانین 100% ئاعتیمادی بکەینە سەر چونکە مەسی سەرژمێرێکمان لە سووریا نییە بزانین ڕێژەی کورد چەندە هەروەکو لە عێراقیش تا ئێستا ئێمە نازان ڕێژەی کورد چەندە بەڵام بە پێی هەڵبژاردن یعنی سندوقی هەڵبژاردن ئێمە اعتیماد دەکەین سەرەوەی کە کورد لە عێراق چەندە نەک بە پێی سەرژمێریەکەوە ئەو کەسانی کە ناویان نووسرایە بڵێن ئێمە کوردین. ئەو منطقەی کە ئێستا لەبەردەستی کوردە لە ڕۆژاوای کوردستان وەکو مەساحە باز دەکەم گوتمان 25 لە بۆ 26 سووریایە بە نزیکەی دانیشتوانەکەی 4 میلیۆنە بۆ 4 میلیۆن و 800 هزار کەسە دەکاتە 18 لە بۆ 19 دانیشتوانی سووریا ئەمن هەڵەیەکم کرد کورد لە سووریا 11 لە بۆ 12 ئەمن بەپێی ئەو داتایانەی کە هەیە و لە ئینتەرنێت بڵاوکرایتەوە و لێدوانی هەم کوردەکان هەم عەرەبیش ینی عەرەب قەزم ناوەندی دراسات باز دەکەم نەک خەڵکی دیکە ئەوانە ینی کورد لە نێوان 11 لە بۆ 12 سووریایە ئەو کەسانی کە ئینتیمایان لە بۆ کورد بوون هەیە ینی شعوری کوردایەتیان سەبارەت بە دۆخی دوای ڕوخانی ئەسەد دۆخی دوای ڕوخانی ئەسەد باردۆخیش زۆر تازە هاتە پێش و گەشتبینێکی زۆر هەیە بیدایە ترس هەبوو ڕاستەکەی ترس هەبوو ترامپ بێت سیاست ترامپ لە ڕابردوو زۆر خراپ بوو و لێکدانەوەی خراپ لە بۆ هاتین ترامپ دەکرا بەڵام لەبەرەوەی ئەو تیمەی کە ئێستا لەگەڵ ترامپە و تەوەقوع دەکرێت لەگەڵی بن لە بۆ ئیدارەی نوێی ئەمریکا پێ تەسەور دەکرێتەوە بۆ کورد باش بۆ لێدوانەکانی چەند ڕۆژ ڕابردووش گەشتبینێکی زۆر دەدەنە هەمومان کەوە داهاتووی ڕۆژئاوا بەرەو باشیە و گەشانەوەیکی زۆر خێرا دەستی پێ کردووە بەپێی ئەو باردۆخ و گۆڕانەی دەیبینین ڕێخستنەوەی سووریا زۆر زەحمەت و زۆر زەحمەتە وەک پێشبینی دەکرێت یعنی زۆر زەحمەترە لەوەی کە پێشبینی دەکرا ئەسەد نەمایە زوڵم زۆری 70 ساڵ بە یەک جار سەر قەپاغەکەی هەڵگیرا و باردۆخێکی زۆر تازە لە سووریا هەیە ئێستا گەرما و گەرمە یعنی وەکەوەی کە نەخۆشێک عملیات دەکرێت هێشتا بەنجەکە بەرینەدای ئازارەکە دەستی پێ نەکردیە ئازارەکە بە پێی تەوەقوع دەکەوت تەمانجی 3 و 4 یعنی شەڕی ناوخۆ لە ئەو تەقدیری خۆمە بەپێی ئەوەی کە وەکو مراقب شەڕی ناوخۆ لە سووریا شەڕون لابد دەمین و دەبێ ئیلا ڕوو بدە چونکە زۆر ئالۆزە و هێزی چەکداری زۆری تێدایە خاکەکەی داگیر کرایە عقائیدی زۆر جیاوازی تێدایە و تێگەیشتن لە بۆ داهاتووی سووریا زۆر ئالۆزە ئەو هێزی کە هاتووتە دیمەشق بڕای بە هیچ نییە بڕای بەو مەبدە دیموکراتیانە نییە کە بنەمای دەوڵەت دادەڕێژێ و دەتوانیت بنەمای بێکەوە ژیان دابڕێژێ یعنی ئەو هۆکارانی کە وامان لە دەکە بڵێن داهاتووی سووریا زۆر زەحمەتە یەکەمیان چارەسەرکردنی ئەو ناوچانێک کە تا ئێستا داگیر کراون بە تایبەتیش تورکیا زەحمەتە تورکیا بە ئاسانی لەو ناوچانە ناکشێتەوە بە نزیکە 5.5 خاچی سووریایی لە دەستە ئێستا دوای هەشتی مانجیش تا ئێستا تەسلیمی نەکردوتەوە و هێزەکانشی کە تورکیا پشتیوانیان دەکا شەڕ دەکەن دەیانەوێ خاچی زیاتری ناو سووریا کۆنتترۆل بکەن و ئەوە لەو ناوچانە عەلەمی سووریا هەیە کاتژمێری سووریا هەیە یان تەوقیتی سووریا هەیە و پارەی لیرەی سووری هەیە بڕواناکرێ بە ئاسانی تەسلیمی ئیدارەی نوێی دیمەشق بکەن دووەم چارەسەرکردنی پرسی کورد لە سووریا گەلک زەحمەتە یەکەمیان کورد ناوچەیەکی زۆر دیاریکراوی و بە سنوور دیاریکراوە کە ڕۆژهەڵاتی فوراتە وەکو ئێمە ئەو کێشایان نییە بڵێن کەرکووک منتیقەی متەنازع و ئەو منتیقەی زۆرینەی کوردە یان عەرەبە و ئەوە نییە سنووری ڕۆژهەڵاتی فورات لەدەست کوردە زۆرینەیەکی ڕەها عەرەبن کە بینەیە کوردن یان سەدا 30 کوردە وازەحە خەریتەکە بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی دەکا 120 هزار تقریبا چەکداری شەڕکەری هەیە بێزگە لە هێزی ناوخۆ ئاسان نییە تو داوای لێ بکەی بە کونفەیەکوونە گوەرە چەکدا بنێ و تەسلیم بەوە و بەبێ ئەوەی ینی حەق و حقوقی ئیستحقاقی سەوری بدەیە و زمانی بدەیە کە ئەتو خراپ نابی لەگەڵی داهاتوو توانابیتن ئاسان نییە و ئەو هێزی کە حکمی ئەو ناوچەیەش دەکا ساحێبی ئەجێندایەکی وازەحە و چاویان لە داهاتووی خۆیانە و نەخشەڕێیشیان لە مێشی خۆیان هەیە هەرچەندە تا ئێستا ئەعلان نەکرایە لە سووریا قەزمەوەیە ئەو بەرنامەی لە کورد لە سووریا ڕاستەکەی لە بۆ من تا ئێستا وازەحنی داوای فیدرالی دەکەن یانیش
ئەوەی کە ئەوان دایانەوێت تا ئێستا نایخست سەربەرەخە ڕەنگە لە تەلەڤیزیۆن قسە دەکرێت ینی قسەکردن لە مقابلات هەیە و باسی ئیدارەی زاتی دەکەن باسی فیدرالی دەکەن باسی ئەو دەکەن کە ئەو نظامێکە لە دیمەشق دەبی علمانی بی بەڵام وەکو وەرەقە تا ئێستا کە بەرنامەیەکی دیاریکرا و نووسرا و لەبەردەستانیە یان لەلایەن ڕۆژ ئاوای کوردستانەوە. سێەم ئۆکێ ئەو لەئاخرینەوە گەشتنەخی مەسلەی دروزەکان کە نزیکەی سەداسەی سووریا پێک دێنەوەکو دانیشتوان بەڵام سەداسی خاک پێک دێنین بە نزیکەی سەدا 4 لە بۆ 5 دانیشتوان پێک دێن تا ئێستا ئەو ناوچەیە هێزی عسکەری جۆلانی نەچۆتەوێ و پشتیوانێکی نێودەوڵەتی هەیە و ئەوانیش ڕێبەریان هەیە کە حکومەتی دریا داوەخواستیان هەیە داوای ئیتمئینان دەکەن لەوە داهاتووی سووریا داوای زیابنەوەیان نەکردووە داوای فیدرالیان نەکردو تا ئێستاکە بەڵام داوای ئیتمئینان دەکەن لەو دوو ڕۆژەی هێزەکانی جۆلانی ویستیان بچن ئەو ناوچەیە نایان هێش بچن ئەوەش بەڵگەی ئەوەی کە ئەوانیش مشکلیان هەیە و عەلەویەکانمان هەیە بە نزیکەی 11-12 دەبن عەلەویەکانیش دیسان لە ناوچەیەک دەژین کە ناوچەیەکی زۆر استراتیجیە لە سووریا و پەترێکی زەمانی دوورودرێژ سەردەست بوونە پارەیەکی زۆریان هەیە و عیلاقەیەکی زۆر تایبەتیان هەیە لەگەڵ وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش ئێران و ڕێخستنی حەزبی باسی تێدایە تا ئێستا مایە ئاسان نییە ئەو ناوچەیە بە کونفەیەکوونە بتوانی وەریگریەوە و حکمی لێ بکەی و خەڵکەکەی کۆنتترۆل بکەی لەبەرەوە ئەو مشکلی شێ لە سووریا مەسلەی نووسینەوەی دەستوری چێک لە مشکلە زۆر گەورەکانی ئێستای سووریا قرار بوو کۆنگرەیەک بکرێت لە ڕۆژانە بە نزیکی 1000 کەس بەشداری بەڵام ڕێک نەکەوتن لەبەرەوەی جۆلانی بۆ خۆی وەکو هەموەکو خۆی هەمووەکو گروپی کە پشتیوانی دەکا زۆر بڕایان بە تەفاهم بە گفتوگۆ و بە داڕشتنی مەبدەئی دیموکراتیانەی بێکەوە ژیان نییە هاتین دانەوێ ئەوەی کە بخۆیان دانێ بە شێوەک لە شێوەکان فەرزی بکەن ڕازی نەبوون بەوەی کە مکەوناتی سووریا عەلەوی دروز کورد نوێنەرەکانیان بنێرن بە ناوی نوێنەری کورد بێن بەشداری لەو مؤتەمەرە بکەن داوایان کردی کە مەسەلەن لە سووریا 1000 کەس لە خەڵکی شارەزا و لە خەڵکی دیار کەسایەتی بێن بەشداری بکەن ئەو سەرکەوتو نابی دەبی ئیلا مکەونات بێن لەسەر یەک مێزەکەش خڕبی نابی یەک لەسەر دابنیش دەبی مێزەشی خڕبی ینی مستەدیر بی و بتوانن بەیەکەوە گفتوگۆ بکەن لەسەر داهاتووی سووریا و هەر یەک لەو مکەوناتانە خواستی خۆی لە دەستورەکە جێ بکات چونکە دەستور یاسای بنەڕەتی بەیەکەوە ژیانە دەبێ هەموو پێکاتەکان ڕازی بوون لەسەرەوەی کە پێکەوە بژین لە عێراق ئەگەر ئێمە ئەزموونی عێراق باسکەین لە 2003 پێشەوەی سەدام بڕوخێ دوو مؤتەمەر کرا هەولێر و لەندەن گروپەکانی کە هەبوون وازح بوون قائیدیان وازح بوو و داوەخواستیان وازح بوو کورد داوای فیدرالی دەکرد یعنی عنوانە ڕئیسەکەی ئەوە بوو تەمان شتی کێ داوا دەکرد بەڵام عنوانەکەی ئەوە بوو تقریبا پێشوەختە ڕێککەوتن لەسەرەوەی دەستورەکەیان نووسیەوە وەکو مەبدەئی یعنی ئەساسی کە لە مؤتەمەری سەلاح الدین ڕێککەوتن کە سەدام ڕوخە ئاسان بوو 60 یان 65 کەسیان هینا ئیدارەی موقەتی عێراقیان کرد دەستور بە ئاسانتر نووسراوە سەرباری ئەوەی کە عێراقش ئالۆز بوو کورد و سونە و شیعی هەبوو لە سووریاوانیە هەم کەونەکان زیاترن هەم ئەحزابی سیاسی نییە لە سووریا معارزە لە سووریا نییە یعنی ئەحزابی معارزە ئەوانەی لە دەرەوە بوون زۆر لاواز بوون وزایدن کاریزماش لەوێ نیە کاریزما لە سووریا نیە ئێستا لە ڕۆژهەڵا لە ڕۆژئاوای کوردستان نەوعەما خەریکە مەزلوم عەبدێ بتە کاریزما لە بوان بەڵام لەوێ لە منطقەی ڕۆژهەڵاتی فورات کاریزمانیە تا بتوانانی خەڵکەکە سەیطرە بکە بڕیار بدەن هەم ئەنجومەنێک دروست بکرێ لە مکەوناتی سووریا و بڕیار بدەن هەڵبژاردنێک بکرێ و دوای هەڵبژاردنەکە دەستور بخرێتە دەنگدان ئەوان پێیان وایە پێویستی بە وەختەشی زیاترە لەبەرچێ چونکە ئێستا مەشاکیلیان زۆرە زۆرانی بەخۆشی ئێستا مەشاکیلی زۆرە ینی هەم بەخۆی بڕای پێنیە هەم کۆمەڵە گروپی لەگەڵا ئەو گروپانە ئەم پێم وایە بەو زوانە دەکەونە دژایەتیکردنی خودی جۆلانیش یعنی خودی جۆلانی تووشی ڕوبڕووی مشکل دەبتەوە لەگەڵ گروپەکەی لەگەڵ خۆشێتی دوێنێ بەیاننامەیەک دەچوو وابزانام ناوی ناوەکەی ئەگە لە بیرم ماوی هەیئەی تەحریری شامە وابزانم دژی جۆلانی بەیاننامەشیان دەرکرد یعنی جۆلانی لە یەک کاتێک کە بە خۆی مشکلی عەقیدی هەیە لەگەڵ خەڵکی سووریا کە ئیسلامیە و پاشخانێکی ئیسلامی هەیە و لە هەمان کاتدا لەگەڵ کۆمەڵێک گروپ هاتووە بەشیان سوورینین و زۆر تونندڕەوترن لە جۆلانی زۆر تونندڕەوترن لە جۆلانی یعنی ئەو مشکلانە هەمووی بەسەریەکەوە وامان پێدرێت کە داهاتوی سووریا گەلک ئالۆزە بەڵام نقطەی ئیجابی لە بۆ کورد بێنە سەر نقطەی ئیجابی یان ئەو
ئەو هۆکارانێکەوامان دەکە بڵێن داهاتوو ڕۆژئاوای کوردستان باشترە لە ناوچەکانی دیکە خێرا پێش دەکەوی یەکەمیان پشتیوانیش زۆر باشی نێودەوڵەتی هەیە لێدوانەکانی دوێنێ پێرە دەرکەوت بە تایبەتیش دوای تەوقە نەکردنەکەی زۆرانی لەگەڵ هەردوو وەزیر لەگەڵ وەزیری فەڕەنسی ئەڵمانی یعنی ئەو تۆقەکردن ناپرۆتۆکۆلیا یعنی ترسێکی زۆر زیاتری لایەن ئەوروپیەکان دروست کرد کە لە داهاتووی سووریا زۆر بترسێن ئەوە یەک دوو ناکرێنە ئەمریکا نە ئەوروپا نە ئیسرائیل تەواوی سووریا تەسلیمی گروپە چی بکەن کە ئیسلامیە یا متعەمە بە ئیسلامی لایەنی کەم پێویستیان بەوەی کەوە تەوازونەکەبی ناوچەیەکی پارێزراو هەبی جیاواز بی لەو ناوچەکەی تر و بڕواان بە دیموکراتی هەبی ئەلمانی بن ڕاستیەکەی ئەوە لەبیری نەکەین چکە ئەو تەوازونە بۆ سووریا زۆر پێویستە بە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی دەکات سێەم نقطەیەکی دیکەیە ترسی تورکەکان هەبوو لەسەر ڕۆژاوای کوردستان تورکیا دەیویست کۆبانەی بگری هەتا دەگاتە گرێسپی منتخەیە کە بە نزیکەی 80 کیلومتر بە قوڵایی 10-15 کیلومتر بگری بەڵام لەبەرەوەی چەکی باشیان وەرگرتووە لەسەر ڕۆژە ئاماژە هەیە کە چەکی باشیان وەرگرتووە خستنە خوارەوەی تەیارەی بەیرەقدار لەلایەن هەسەدەوە و کۆنتترۆلکردنی جسری قەرەقۆزاق بۆ ئەو بەر ئەو ئاماژەیەکی ڕوون بوو کە ئیدی تووشە ناتوانانی پەرتووە سنووری ڕۆژهەڵاتی فورات بووە سنووری ئیدارەی زاتی کە ئێستا لەوێ حکومڕانی هەیە نقطەیەکی دیکە هەیە کە ئەمریکا مەعسکەراتی نوێی دروست کرد و یەکەم جارە لە تاریخی 12 ساڵی ڕابردوو ئەمریکا لە ڕێی قائیمەوە هێزی سەرباز بنێرتە سووریا نەیناردوو پێشتر هەر لە ڕێی سێمالکاوە دێنارد ئەو جارە هەم بە قائیم دابردی هەم حەزمی ئەو قووەتەی بردی زۆر بوو هەم نەوعیەتی چەکەکانی بردی جیاواز بوو مەعسکەراتی نوێی دروست کرد ئەوەش بەڵگەی ئەوەیەکەوە ئەمریکا دەوێت بمینێتەوە لێدوانەکە دوێنەی سارکوزی ڕێ ئەمە دەمینێنەوە لە سووریا حتا کۆتایی گفتوگۆی گەیشتنە ڕێکە ینی سەقامگیری سووریا یعنی دەمینێنەوە لە بۆ فترەی زەمەنی دوور درێژ و لە بیرشمانەتی ئەو منتخەی کە ئێستا لە دەست کووردا هەم لە ڕووی زراعیەوە زۆر باشە هەم بە نزیکەی 90 سامانی سروشتی سووریا لەو ناوچانەیە بەڵام معنای ئەوە نیە کە مەشاکلی ئیجتیماعیشمان نییە مەشاکلی ئیجتیماعیەکەمان لەوەیە یەکەم ژمارەی عەرەب لەوێ گەلک زۆرە یعنی ژمارەی عەرەب لەو سنوورە جوگرافیایی ئێستا لە ژێر دەستی هەسەدەیە زۆرە بە نزیکەی 170ە ئەو کۆنتترۆلکردنی هەفتا بەرامبەر بەسی ئاسان نییە دەبێت ئیلا حیزبێک حکمی ئەو ناوچێ بکە زۆر دوور بکەیتەوە لە قەومەچێتی بەحاولە بکە حکمی دەوڵەتداری بکە مواتەنە لەوێ پێش بکەوی دوام مەسلەی دەستوەردانی ئیقلیمیە یعنی لەبەرەوەی ئێمە 170 عەرەبمان هەیە و عەرەبی زۆربەی ئەو منتخەیە عەرەبی عاشایرە زەمینەیەکێ بۆ دەستوەردانی ئیقلیمی ینی نابی ئەو لەبیر بکەین و کە هەسە دەپەڕێەوە لە بۆ دێرە زۆر بەر لە چەند ڕۆژێک ئەو بوو شەڕێک دروست بوو لەو بەر شەڕێک دروست بوو لەبەر چکە زەمینەی دەستوەردان ئاسانە هەم چ عەرەبی چ تورکبی دەتوان ئاسان دەستبەردەنە ئەو ناوچەیە و لەسەر ئیدارەی کوردیش لەو ناوچێ زۆر پێویستە هەم عملی دیموکراتی زۆر پێش بخە ینی خەڵکی ئەو ناوچانە بەڕاستی بەشداری بکەن لە هەڵبژاردن دوو بەشداری بکەن لە دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێکار ینی بەڕاستی خەڵکی عەرەبی ئەو ناوچانە بین ئیدارەی ناوچەکانی خۆیان بدەن و بەشدار بن لە حکومڕانی خۆیان و سێمیشیان زۆر گرنگە ینی مەسلەی بنیاتنانەوە ینی دووبارە بنیاتنانەوەی کۆمەلگای ڕۆژئاوای کوردستان بە شێوەیە گوتوانێت بەیەکەوە بژین یعنی مەسلەی قەومەچێتی کاڵ بکرێتەوە بۆی ینی ساحب البیسات بەڕە لە بنپێی ئەو هێز و ئەو دەوڵەتانە دەربهێنرێت کە نیازی دەستوەردانیان هەیە لەو ناوچانە.